بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم لە پاسی یادگار جارێکی تر لە ئەڵقەی دووەماتینەوە خزمەتتان دیارە ئەمجارە پاسەکە بە خۆشحاڵیەوە لە شارە حەیاتەکەیە لە شاری سلێمانی مەبەستمانە ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم کە جەنابی کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکرە پارێزگاری سلێمانی و نۆ میوان لە ناو پاسەکە کە لە نۆچین و توێژی جیاوازی کۆمەڵگەن و لە سنووری پارێزگای سلێمانی دەژین و کۆمەڵێک قسە و داواکاریانێ ئەوان لەگەڵ منە بەرنامەکە پێشکەشەکەن جگەلەوەی کە کۆمەڵێک ڕای وڵاتیانمان لە زۆر جێگەی جیاواز وەرگرتووە و دواتر لە ناو بەرنامەکە سوودی لێبینین و لە هەمان کاتە ئێمە کۆمنتی فەیسبوک بۆ وەرناگرین کە تەنها کۆمنتمان بۆ بێت بەڵکو زۆرینەی ئەو پرسیارانەی کە بە کۆمنت لە فەیسبوک بۆ میوانەکەمان هاتووە بە ناوی خۆیانەوە لە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکریەکەین بیرتان نەچێت کە پاسی یادگار پاسی خەڵکە وەکو بەڵێنمان پێداون هەر هەفتەی لە شارێک هەر هەفتەی باسێک ئەکەینە گفتوگۆ و ئەیکەین بە تەوەری ناو پاسەکە. دووبارە سڵاوتان لێبێت دیارە جەنابی کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی سەرکەوت لە پاسەکە بە خێراتنی یەکەم ئێمە ئێستا گفتوگۆکەمان لەگەڵ جەنابیان دەست پێکەین دکتۆر سڵاوتان لێبێ و ماندوو نەبن سوپاس کە بۆ جارێکی تریش هاتنەوە ناو پاسەکە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێمە ئێستا حالیەن لە ئاستی زانکۆی سلێمانیەوەین جەنابتان ماوەیەکی زۆر لێرە خزمەتتان کردووە پرسیارەکەی من ڕێک ئەوەیە هەستانە کرد لە ناو زانکۆی سلێمانی زیاتر خزمەتتانە کرد یان لە ناو بینای پارێزگای سلێمانی کە ئێستا وردە ورداگەینە ئاستی لە زانکۆ خزمەتێکی گەورەمان کرد نەوەیەکی تازە بە هیمەتی هەموو لایەک دروست بوو کە گۆڕانکاری و ڕۆحی گۆڕانکاری بردە هەموو ماڵێکەوە هەموو دڵێکەوە هەموو هێزێکی سیاسیەوە ناو دام و دەستگای حکومەتەوە بەڵام کارەکان کە لە زانکۆکران زۆربەی تیۆری بوون مامەڵەکردبوو لەگەڵ بنیادنانی ئینسان بەڵام جارێکی تر لەسەر منهەج و پرۆگرامێکی تیۆری ژیانی گشتیش پێویستی بە واقعە هەیە کە تایەژیت ئەبێ مامەڵی ڕاستەوخۆ لەگەڵ فاکتەکان بکەیت لەگەڵ لێکەوتەکان بکەیت لەگەڵ کارەساتەکان بکەیت لەگەڵ دەستکەوتەکان بکەیت مامەڵی ڕاستەوخۆ لەگەڵ پارە لەگەڵ سەرمایی مرۆیی لەگەڵ سەرمایی ئابووری لەگەڵ سەرمایی دارایی بکەیت بۆیە هەر خواستی ئەو خەڵکو و خۆشەویستانی زانکۆوە دەرەوەی زانکۆ داوایان کرد کە ئێمە بچینە ناو سیستەمێکی جێبەجێکردنەوە بۆی بتوانین ئەوانەی کە بە تیۆری ئیدیعایانەکەین بە کردداری بۆیان جێبەجێ بکەین بۆیە ئێستا ئەرکەکانمان قورستر بوون بەڵامەوەی کە کردومانە مۆدلێکی تازەیە کە ئەهێنێت ناوەندە زانکۆیەکانی ئێمە لە ئیستا و ئایندەیە لێی بکۆڵنەوە کە جیاوازی ئەم مۆدلە لەگەڵ مۆدلەکانی ڕابردوو چی بووە یا لە ناو ئەم نەهامەتی و نەبوونیە چۆن توانیومانە ئیداری قیرانەکان بین. باشە دکتۆرێکێک لەو پرسیارانەی کە بۆ جەناب تاتووە لە فەیسبوک ئەڵێت ژیانی زانکۆ وانەوتنەوە بە نسبەت دکتۆر هەڤاڵ ئەبوبەکرەوە بووە بەڕابردوو نەخێر ئێمە تا ئێستاش بەردەوامین لە زانکۆش بووم لە دەروی زانکۆش هەرگیز خۆم بە مامۆستا نەزانیوە خۆم بە خوێندکارێک زانیوە بۆی بتوانم فێر ببم و بەردەوام بە ڕاوێژیشمان کردووە ئومێدەکەمەر بەو گیانەش بەردەوام بین بۆی بتوانین زۆرتر بزانین زۆرتر فێر بین و تەنیا پشت بە بیرروڕای بە خۆمان نەبەستین بەڵکو بە پرس و ڕاوێژ و توێژینەوە و ڕەخنە و پرۆژەی دەوروبەریشمان بەستی لە کایەکە ئەمێنیتەوە مەبەستم ئەو کایی کەوتت لە سەرداوای ئەوانی لە ناو زانکۆش بوون هاتی نەکایی تەنفیزی و جێبەجێکردنەوە بەنیازی بەرداوام بیتایە ئێمە تا ئێستا بەردەوامین لەبەر یاسایەک بەستوینێتیەوە ئەو کاتە بەڕاستی میلەتەکەمان بۆچی ڕاستپاردین ئێمە وەکو پێشمەرگەیەک ئیژەکەین لەکوێ پێویستی بوو ئێمە لەوێ ئەبین بە دڵنیاییەوە لە زانکۆ پێویستکە لە زانکۆ ئەبین لە شەقام پێویستکە لە شەقامە بین لە زیندان پێویستی کرد لە زیندانە بین لە شاخ پێویستی کرد لەوێ ئەبین لەسەر پرۆژە و دام و دەستگا پێویستی کرد لەوێ ئەبین. باشە دکتۆر وردەوە دەبینە سەر ئیش و کارەکانتان لە پارێزگای سلێمانی جەنابتان پارێزگاری ئەم شارن و ینی ئەگەر ئەنجومەنی پارێزگا پەرلەمانێکی بچکۆلەی پارێزگای سلێمانی بێت ئەوە پارێزگای سلێمانی و پۆستی پارێزگاری سلێمانی سەرۆکی حکوومەتە خۆجیەکەی ئەم شارن بۆیە زۆر جار زۆر شتان ڕوبەڕوەکرێتەوە کە هەندێکی لە ئەختصاص و چوارچێوەی دەسەڵاتی ئێوە شانیە
زۆر جارڕخنە لە واگیری ئەڵێن ینی کاتی کە دکتۆر هەواڵە بووبەکر وەکو پارێزگاری سلێمانی قسە ئەکا لەسەر ئەو پرۆژانی کە کردویانە مبالەغە ئەکا ئایا فعلەن ئێوە ئەو خزمەتانی لە ڕابردووە کردوتانە مبالەغەتان تیا کردووە یان ئەوەی باستان کردووە ڕێک ئەوە بووە کە کردوتانە و ئەگەر کەمتان نەوت بێ زیاتان نەوتوە وڵی ئەوەی ئێمە کردومانە زۆر ئەوەی وتومانە زۆر کەمترە لەوەی کەوتومانە هەر کەسێکەیەتە پارێزگایە هەر کەناڵێکی ڕاگەاندنیە دیا لە هەر سێکتەرێک کە ئەبین و ئەوان وەکو پێشنیاز بە ئێمەڵین ئێمە پیانەڵین تەواومان کردووە اینجا دڵنیابن بەڵام ئێمە ئەمەمان بە ئەرک زانیوە نەمان کردو بە منەت و نەمانویستۆ لە ناو هەموو هەڵمەتی هەڵبژاردن و بەریەکەوتن و خۆپشاندانەیە ئیسیسماری سیاسی و حیزبیان لەسەر کرێ وەکو ویستومانە حکوومەت بە معنای کەلیمە دەوڵەتداری بکە حکوومەتێکی خزمەتگوزار بێ ئەو بە دوای داواکانی خەڵکەوە بێ نەک جادی لێ بژیرێ و اینجا بە فشار شتەکان جێبەجێ بکات چکە خۆمان لە شەقامەوە هاتوین لە ناو خۆپشاندانەکانەوە هاتوینەتە ناو بینای پارێزگاوە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ئیشەکانی کردومانە زۆر زیاترە لەوەی بژێراوە و لەوەی وتراوە و ئەوەش ئەرکی ڕۆژانی خۆمانە و هەر خۆشەویستێکیش بیەوێت دڵنیایەکەینەوە کە هەموو دۆکۆمنتێکی خینە بەردەست سادەترین شت کە کردومانە لەم ماوەکەمەیە کە بە درێژایی لە ساڵی 2011 تا ئیستا لە زۆر شوێن و وەزارەت و دام و دەستگای حکوومەت هۆبەی زانیاری پێدان نییە زانیاری لە خەڵگە شارێتەوە ئێمە نەک لە ئەنجومەن ئەو بەشەمان کردەوە لە پارێزگاوەکو یەکەم دەستگای تەنفیزی کردمانەوە لە 27 فەرمانگەی ئەم پارێزگایش هۆبەی زانیاری پێدانمان کردوێتەوە مامەڵی ڕاستە و خۆمان لەگەڵ میدیایە هەیە بەڵام بەڕاستی ئێمە ناچین تەسریباتی ئیعلامی بکەین ئێمە ناچین کەناڵێ بانکین و کەناڵێ بانک نەکەین ئێمە داوامان لە کەناڵەکان کردووە لە جیاتی داوا لە ئێمە بکەن بانیانکەین ئەوان بە دوای ئیشەکانمانەوە بن ئەو شتانی گومانیان لێتی بە دوواداچوونی بۆ بکەن بۆی ئەوانی ژۆکو هێزێکی چاودێری و فشارکردن چەکوش بن بەسەرمانەوە باشە ینی لە قسەکان تاوام هەست کرد کە ئەو ئیشانی کە کردوتانە بڵاوتان نەکردوێتەوە بۆ ڕاگەیاندن وێنەتان بڵاو نەکردوێتەوە بەڵگەتان بڵاو نەکردوێتەوە ئەمەیە هۆکاری ئەوەی کە خەڵک وازانێ ئێوە هیچتان نەکردووە بەڵێ خەڵک وا نازانێ هەنێک کەس کە هەندێک کەس مەبەستن کە ئەو ڕخنەیەیان بەس شاشەی مۆبایلەکەی خۆی ئەبینێ یان مۆنیتەری کۆمپیوتەرەکەی ئەبینێ ئەوانن کە وازان هیچمان نەکردووە ژینا گەریسا تۆ بچیتە ناو خەڵک دڵنیا دەکەنەوە ئەو خەڵکە خۆیان دڵنیان بە سێکتەرەکانی خۆیان ئێمە چیمان کردووە من سەربەرزم لەوەی کە لە ڕابردووار کەناڵەکەی ئێوە وەک لە بەرنامەی سەربازی ونە چوونە خەستەخانەی هیوا کە 450 پزیشک و کارمەند و خۆبەخش خەڵکی مرد لەوێ خزمەت بەو نەخۆشانە ئەکەن داوایان لێکردبوون کە ئەو خەڵاتی ئەوان کێ بە باشە پەسەند دەزانن کە بیان ناتێ ئەوان داوای ئێمەیان کردبوو ئەوە دەریەخا کە ئێمە چیمان بۆ هیوا کردووە بەڵام ئەگەربی بە ئێمە بڵێ چیتان بۆ خەسەخانی هێوا کردووە ئێماڵین پشتیوانیمان کردوون بۆتان نابژێرین چیمان کردووە چکە ئەوانە بە هەرکە زانین تەنیا ئێمە نین کە کردومانە ئێمە پردەکە بووین سەرمایەدارە مردەکانی ئەم شارە کردویانە حکوومەت کردوێتی ڕێکخراوە ناوخۆیەکان کردویانە ڕێکخراوە بیانیەکان کردویانە دەستەبژێری ئەم کۆمەلگایە و بەشێکیشتە خۆشەکان کردویانە ئێمە تەمسیلی کەسایەتی ئەم شارە ئەەکەین بۆ بەرەو پێشبردننی نەک هەرچیە گەکرێ ئەمە بڵین ئەمە هەواڵ وای کرد ئەمە گۆڕان وای کرد نەخێر پارێزگای سلێمانی بە کۆی دام و دەستگاکانیەوە بەوەی لە حکوومەت هاوتیایی نییە بە ئەنجومەنەکەیەوە بە فەرمانگەکانیەوە ئەمەی کردووە بەڵام یەکێ لەو پرسیارانش کە تووەڵە دکتۆرە ڤاڵەوە بەکر نوێنەری گۆڕانە یانێکێتی لە ناو پارێزگای سلێمانی من نوێنەری خەڵکم لە ناو پارێزگای سلێمانیە ئێوە نوێنەرایەتی حزب ناکەم نەخێر بە هیچ جۆرێک باشە پرسیارێکی دیکە ئەگەر بەڕاشکاوانە لێت بکەم ئەو ڕخنەی ڕوبەڕوو دەکرێتەوە ئەڵێن هێندەی وێنە لە فەیسبوک بڵاوەکاتەوە هێندە پرۆژەی نەبووە دیسانەوە ئێمەوە سەر و خاڵە ئێوە بۆ جگەلەوەی کە ئەرکی خۆتانە بۆ باسی ناکەن و کارانەیەکەن بڕواتە بێ فریا ناکەوین ئەگەر پێت بڵم فریا ناکەوین لەوانەیە بەلاتانەوە سیر بێ بەڵام ئەوەی بڕوامان پێناکە ئەتوانێت ڕۆژێک لەگەڵمانە بێتە دەوام هەتاکو شەوکە ئەڕۆینەوە ئەو کاتە دڵنیایەکەینەوە لەوەی کە ئەوی ژوەکو ئێمەی لێ نەک ئێمە وەکو ئەومان لێ بێ اینجا من نەهاتووم نە پێیج بۆ خۆم بکەمەوە نە پێیجی تەزویر دروستکەم نەپارە بم بە خەڵکو و کەمپینم بۆ بکە لە کەمپینەکەش ماوەم نەکردو کارتێکم تەبع نەکردو کە هەڵمەتی هەڵبژاردن بووە نە کەناڵ بانکەم و بانگەشە بۆ خۆم بکەم ئێمە پێیجێکی تایبەتی شخصی خۆم هەیە کە لە زانکۆش بووم هەم بووە ماوەیەکی زۆرە 12 ساڵە دروستم کردووە مافی خۆمە لە دیواری خۆمە شتێکە تایبەت بێ بە خۆم بڵاوی کەمەوە من چالاکیەکانی کە لە حکوومەتەی کەم کە چالاکی کۆمەڵایەتیەکانم شێرەکەم لە پێیجی پارێزگاوە
نەک ڕاستەوخۆ خۆم دای بەزێنم چکە ئەوانە ئیشێکی ڕاستەوخۆی من نین وەکو هەڤاڵ بەڵکو ئیشەکەن پەیوەستە بە پۆستەکەمەوە بۆیە من زۆر بە وریایی مامەڵەم لەگەڵەوە کردووە بەڵام من ناتوم کەناڵ دامەزرێنم وەکو حیزب و وەزیر و بەرپرسی وڵات خەڵکەکانی تر نەهاتوم بەکاریان بێنم نهاتوم پارەیان بەمێ و کەمپینم بۆ بکەن نهاتوم پارەیان بەمێ دەمکوتیان کەم هاتووم لە واڵی خۆما لە دیواری خۆما منی ژۆکو هاونیشتیمانێکی وڵاتە ڕای خۆمەڵێم باسی شتێگەکەم کە پەیوەستە بە خۆمەوە کە پەیوەست بوو بە دام و دەستگا و کۆمەلگاوە ئەوە یەم جارێکی تر لە پێیجی پارێزگاوە شێریەکە بۆچی وای لێ تۆ تۆ بتانی سەفەرێک گەشتێکی شخصی خۆت بکەی خەڵک ڕخنەی لێگرێ ینی ئەمە وەکو ئینسانێک تۆ مافێکی شخصی خۆت نیایان هەر ئینسانێکی تر هاوڕێیەکە بینی دۆستێک بەسەرەکەیتەوە تۆ وێنەی بڵاوکەیت و بۆچی وای لێ تۆ ئێستا ینی بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیە کە خەریکە جنێودان ئەبێ بە کللتور لای ئێمە ئەمە چمە ترسیەکی هەیە پێم وا بێەوە ئیتر وردەوردە لە ئاستی بینای پارێزگای سلێمانیشین دوای پرسیارم لەسەرەوە شەبێت یەکیشان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جنابتان مامۆستای ئەو بوارەش بوو ئێمە یەکیشان ئەگەڕێتەوە بۆی ئەو خۆشەویستانە بە ئێمە ئەوێرن هیچ بەرپرسیارەتێک نیێمار کەسێک هەرچێکمان پێ بڵێ ڕوبەڕوو پێمان بڵێ لە پاشەم لە بڵێ پێمان بڵێ لە پێشەوە پێمان بڵێ ڕێزی لێ ئەگرین ئەمە وای کردووە کە هەموو کەسێ هەرچیەکی بوێ خۆی بە ئێمە پەتاڵکاتەوە بووین بە ئاسایی بڵێ گرنگە بە خراپی نازان ڕخنەنە قسم لەسەر ڕخنەنیە قسم لەسەر بڵێ مادەم کەسێک خۆی و کللتوری ژنێودان و تانەدان و تەشیرکردن قوبڵکرااو نییە لە نە لە یاسایە نە لە ئیتیکە نە لە بەها کۆمەڵایەتیەکانە نە لە پێوەرەکانە نە لە بەهاکانە ڕێپێدراو نییە نە لە ئاکارەکانە بەڵام کەسێک ئەگەردڵی بەوە خۆش بێ هەموو تووڕەبوونی خۆی کە لەوانەیە بەشێکی شێڕەوا بێ لە هەواڵە بکرا بڵاو بەتاڵ کاتەوە من ئامادەم و ئەوەشمان کردووە خۆم کردووە بەو داهۆڵەی بە سەڵی بێکەوە دەیان دەنوکمان لێدراوە ئەوەی بۆ من گرنگە گەنمەکە قەلوداڵ نەیخوا کە سەوز بوو خەڵگەزانێت چیمان کردووە بەڵام هەتا دەنوکمان لێبن گرنگ نییە چکە ئێمە ڕانەوەستاوین بە دیار ئەوەی کە تەقیمەکان بەرزاتی بن بەدوای تەقیمە بەرتان هەبووە بۆیە بەرتان تێگیراوە بەدڵنیاییەوە کە زۆر باسی ئەماکرێ لەبەری حزورمان هەیە لەبەرەوەی هەڵوێستمان هەیە لەبەرەوەی پرۆژەمان هەیە لەبەرەوەی لە هیچ ئەمەمان دروست کردووە نەک ملیارەها دینار و دۆلارمان لە بەردەستا بێ و قسم لەسەرەوە ئەو پرۆژانەی کە پێویستیان بە پارەیە ڕوو لە تۆنێن وەکو پارێزگاری ئەم پارێزگایە بۆ ئەوەی پارەیان بۆ دابین بکەیت چۆن بۆیانەکەی پێشەوەی وەڵامی و پرسیارم بیتەوە قاسەکەی ئێوە ئێستا لە ئەنجومەنی لە بینای پارێزگات چنیتیایە قاسەکەی ئێمە ئەو بڕیتایە کە حکوومەت دیاری ئەکات ئێمە پارە بە خەوتوی لە تیا دانانین ئێمە ئیشی پێەکەین دوونەوە ئیشمانەیە ئیشێکیانەوەی حکوومەت پارەی بۆ دابین کردووە هەوڵمان ناوە پارەکانی بۆ بێنینەوە بۆی ئیشەکانی پێتاوکەین بەشێکی زۆرمان لەمانە کردووە نزیکەی بای 6 میلیارد دینارمان پرۆژە لۆ ماوەکەما هێناوەتەوە ئیستا ئیژەکەن بەشێکی تریان ئەو کۆمەک پشتیوانیانەیە کە سەرمایهدارەکان و کەرتی تایبەت و ڕێکخراوەکانی بەخشن ڕاستەوخۆ لە خزمەتی خەڵکا بەکاریانەیە سەکەی منیشەوەی ینی ئەڵێن قاسەکەی ئێوە زۆر جار پارەیتیانە بەڵام لەگەڵ ئەوەشە کەسێک ڕوتان لێ بنێ پرۆژەکان ناوەستی بڵێ ئێمە پارەیتیانە بەڵام متمانیتیایە پارەمان پێپیاکرێ لەبەرەوەی هەموو کەسێک گەزانێ لە چیا خەرجەکەین ئێمە بەشێکی زۆری ئەوشتانی کردومانە بە پارەی حکومەت نەمان کردووە هاتوون بۆ شوێنێک پێویست بووە قوتابخانەیەک پێویست بووە لە شوێنێ دروست بکرێ بۆ نمونە لە کەنەکەوە مەکتەبیان پێویستە کرێنشینەکان لەوێن هەژارنشینەکان لەوێن قوتابخانەیان نەبووە هاتوین ڕوومان لە خەڵک ناوە بۆی کردوین لە ماوەی ڕابردووە چەندی قوتابخانەمان کردوێتەوە کە بە پارەی سەرمایهدارانی ئەم شارە کراوە دەیان نەخۆشخانەمان کردوێتەوە دەیان ڕێگامان کردوێتەوە گەورەترین هەڵمەتی قیرتاوکردن ئیسا لە سلێمانی هەیە خەریکی چاکردنی پردی قلیاسانین و پردی تانجەرۆین کە دوو پردی سەرەکین بۆ سلێمانی ئیشەکان زۆر زۆرن وەکو وتم کە ئێمە بینە سەریان ناخۆشە بێتەوە خزمەتی خۆت هی خەڵکەکە دی وڵاتەکەت و خاکەکەت بەسەر خەڵکی وڵاتەکە تا بفرۆشیتەوە بەڵام ئێمە متمانەمان خستۆتە قاسەکە نەک پارە بۆیە لەوەتی ئێمە ڕۆشتوونێتە ئەوێ بۆ پارەدا نەماوین بۆ ڕەوایەتی پرۆژە داماوین تەنیا ئەو پرۆژانە نەبێ کە پارەکانیان لە قووەتی ئێمە و سەرمایهدارەکانی شانی باشە دکتۆر نائیمەخان لە فەیسبوک و کاک فواد محەممەدیش لە ئینستاگرام پرسیاری ئەوە کە ئەڵێ پێشەوەی پۆست وەربگرێت 1001 ڕەخنەی لە حکوومەت و دەسەڵات هەبوو ئێستا هاتووە بەرگری لە حکوومەت و دەسەڵاتەکات وەڵامی تۆ بۆ مقسانە من ئیستا هەمان ڕەخنە ئەگرم بەڵام لە جیاتی لەسەر شەقام و لەسەر مایکرۆفۆن و تەلەڤیزۆن بیگرم لە ڕێی کەناڵە ڕسمیەکانەوە ئەیگرم چونکە من لە ناو چوارچێوەی حکوومەتەکەیان ناکرێت لە چوارچێوەی حکوومەتەکەیە کە شێواز و میتۆدی مامەڵەکردن و ریپۆرتین هەیە من بیەنمە دەرەوە ئەگەر ئەم حکوومەتە ناهاو بەدەم ئەمەوە ئەو کاتە منیەمە سەر ئاستەکانی تر دوای بێ ئومێدبوون بۆ نموناگەر
داوام لە دادگاکرد نەها و لە داواکاری گشتی کرد نەها و لە ڕقابی مالی کرد نەها و لە ڕاگەیاندن کرد نەها و لە تەجەموعی کرد خەڵک کرد ناو اینجا منیە مەسەر میتۆدەکانی ئەوسا چونکە ئێستا من لە ناو پەیکەرەکەیان بەڵام لە ناو پەیکەرەکەیان مۆرانە نیم ئەمێ ببم بە ئۆنسورێکی باش ببم بە خڕۆکە سپیەکان بەڵاو نەهامەتیەکانی لە کۆڵکەمەوە نەکخۆشم بم بە دەردودا بۆ حکوومەتەکە تا چەندە حکوومەت و دام و دەستگاکانی ئەوەی ئاماژت پێدان بەدەم داواکاری و بەدەم ئەو شتانەوە هاتوون کە تۆ خستوتەتە پێشیان تا ئیستا لە ماوەی ئەم 11 مانگەیە و پێشتریش لە ئەنجومەنی پارێزگا کە سەرۆکایەتیم کردووە سوپاسی هەمویانەکەم ڕوومان لە هیچ شوێنێک نێناوە نەک حکوومەتەکەی خۆمان حکوومەتی بەغاش وڵاتانی دەوروبەریش ڕێکخراونە دەوڵەتیەکان و وڵاتانی دەرەوەش کە بە مەردانە نێن بەدەمانەوە باشە دکتۆر من بۆی هەر من قسە نەکەم لێرە ئەم هاوڕێ بەڕێزانە نۆ کەسن نوێنەرایەتی نۆچین و توێژی جیاوازی کۆمەلگە ئەکەن باش من تەرزا دەرچووی زانکۆ وەک قوتابێکی خەریکی زانکۆ لێرە ئامادەم سێ پرسیارم ئاراستەی دکتۆر هەڤاڵ هەیە بەڕێزت لە ماوەی ئەو یان زەمانەی کە دەست بەکار بووی هەلی چیت بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگەکان ڕەخساندووە واتە تا چەند توانی و تا لە ڕێگەی کردێک تایبێتەوە قوتابیانی و زانکۆ پەیمانگەکان سوودبەند بن یەکەمیان هەلی چیمان بۆ ڕەخساندوو ڕەخساندنی هەلیکار ئەرکی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەتە کە بەهۆی قەیرانەکانی ڕابردووەوە ئەگەر لە 2016 بەراورد بە 2014 بکەی 270,000 کەس لە 2014 لە کەرتی تایبەت ئیشی کردووە بەهۆی ئەو قەیرانانە بەهۆی ئەوەی حکوومەت دەردەسی بۆ موچەی خەڵک نەبرد بۆ خوانی خەڵک نەبرد بۆ گیرفانی خەڵک نەبرد بۆجێ پرۆژەکانیشی وەستان تەمیلیانی وەستان هی بەڵەندەرەکانی وەستان ئیشی بۆ بەرێنەکانی وەستان بازار وەستا ئەم ڕێژەیە لە ساڵی 2016 بۆ بە تەنیا 78,000 کەس لە کەرتی تایبەت ئیژەکە ئێمە چیمان کردو لەم ماوەیە هەوڵمان ناوە ئارامی و متمانەیە دروستکەین و بەرهێن بوێرە پارە خەرجکاتەوە چونکە دیراسەمان کردووە لە ماوەی ڕابردووە زۆرترین شتێ لە بازارەکانی سلێمانی فرۆشرا بێ قاسەی هەڵگرتنی پارە بووە خەڵک نەیوێراوە پارە بخاتە بازار چونکە پێی وا بۆ ئەفەوتێ ئێمە وامان کردووی سا خەڵک پارە بێنێتە دەرەوە ڕێکخراوە بیانەکانمان هێناوە ئیش بکەنەوە UNDPمان هێناوە ئیشەکە جیازەی ئیژەکە ئەمە چۆن ئەمانە هەلیکارە بۆ بەڵێ جیایزت 800 کەسی دامەزرانەوە بەشی زۆریان دەرچووی زانکۆن UNDP خەڵکی دامەزرانەوە بۆ پرۆژانە دەرچووی زانکۆن 284 کەس لەسەر داوای ئێمە بەسواسەوە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرێنان بۆ نەخۆشخانەی چارەسەرکردنی توشبوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە 284 کەس ئەمە لەم زڵوفەیە گاڵتە نییە هەوڵمان ناوە پزیشکەکانی خولی یەکەم کە دامەزرا بوون خولی دووهەم داوامان لێکردن بەسواسەوە بۆ ئەنجومەنی وەزیران وەزاری تەندروستی لەسەر داوای ئێمە دایان مەزراندن مامۆستاگیان فەرموو خۆت بناسیێنە و عوسمان سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی کرێنشین دەستخۆشی لە جەناب دەکەم هیوادارم ساغ و سەلامەت بن و بە خێراتی جەنابی دکتۆرەکەم و بە خێراتی ئەم هەواڵە بەڕێزانە دەکەم دیارە من ئەگەر باسی کۆمەڵی کرێنشیم کەم کەیسێکە بەڕاستی کۆمەڵێک گرفت و کێشە مەشاکلی زۆری تایە کۆمەڵیش هەیە ئێمە قسەی لەسەر پێێنێکە لەوانە جێبەجێکردنی یاسای ژمارە 16 ساڵی 2011 ئەو یاسایە لە مەساحەت و بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار بوو کە بریتی بوو لەوەی خانە دروستکە بێ بەرامبەر بۆ خەڵکی فەقیر و هەژار بە قیسێکی دەشخایان بیانداتێ یعنی بێ پێشێکی ئەم یاسایە جێبەجێ بوو ساڵانە بڕیار بوو 250 میلیارد دینار لەو یاسا بۆ لە سندوقدان لێ بۆ جێبەجێکردنی ئەو خانوانە کە لە هەموو کوردستانە جێبەجێ و بە تایبەتی سێمانیش بەڵام بەداخەوە یەک ساڵ جێبەجێ بووی ئێستا بەشێکی لە وەکو جەنابیوتی لە کەنەکەوە ماڵی تایە و مەکتەبی بۆ دابین کردووە بەڵام بەشی دووهەمان ئەوانەی سیدەک و زریۆ دەکە ئیسە ئیشی لێەکەن کە ماوەی 7 ساڵە کەوتو هەمووی بووە بەکەلاوە ئێستا کۆمپانیایەک لە سەرێتی ئیشی لەکا بەناوی کۆمپانیای مەردۆخەوەی بەڵێ دەستخۆشییان لێکن کاری جوانەکەن و دەستخۆشی لە جەنابی تۆرەکەین کە هاوکاریان بۆ جێبەجێکردنی بودجەیەکی باش کە 43 میلیۆن دلار بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بەڵام یەک داوام لێ هەیە لەبەرەوەی ئەو پرۆژەیە کە بەردەوامە ماگانەوە زان ملیارێک دیناری هەیە دکتۆر هیوادارم ماگانە ئەو پاریان بۆ دابینکەن ئایا لە هەرچی بێت تاوەکو ئەو پرۆژەیە نەوەسێ پرۆژەی میناسی لە تاسڵجەیە بەڕاستی کۆمەڵی گرفتی زۆر گەورەی تووشی خەڵکی فەقیر وەژار کردووە کە زیاد لە 200 کەسێ بەژار بوون لەو پرۆژەیە بە دوو دەفتەرونی و هەفتاوەرەقە ئیتر پارێکی زۆریان داوە ئێستا ئەو پارەیە کە لە بانقی متحیدە دانراوە نە ئەساسی هەیە و نە دیارە و نەگەز نازانێت لەکوێیە ئێمە داوامان کرد لەوە بەرهێنان چوینە هەولێر لێرە کارفەرمان و کاتە سەرۆکی دەستیەوە بەرهێنان بوو وەسڵی کرد بوو هەموو بەژاربەکان لەبەرەی پرۆژەکە وەساوی ئیشی نەکردووە ئایا بە هەر وەکارێکی تری هۆیە ئێستا ئەو پارەیە لە بانقەکە نەماوە
کچێک کە بانقی متحیدەیە کچێکی عربە مدیرەکەی چوین وتی ئەوە کێشەی ئێوە نییە پارەکە درراوە بە کومپانیاگە شەڵێ من پار نادەم بە خەڵک بۆیە داواکەم لە جەنابی کە بەداجچون بۆ پرۆژێ بکەوانیش بۆی کاتی ئەوانش بمێنێت دەست خۆش بێت تۆر وەڵامەکانی مامۆستاڵێتەوە لەو پرسیارانەی گوام دەستە پرسیارەی کە ناڵم جوابمان بۆ هەمووی پێ یەکەمیان ئەوەی زڵگەرز و سیتەک ئەوە ئێمە هەڵمانسانەوە لە 2009 دەستی پێکراوە و ئەبوو تەواو بکرێ خەریب و هەمووی وێرانە بوو هەڵمانسانەوە بە سوپاسەوە کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان بینی یەکێ لەو داوانی لێم کرد کە پارەیەکی بەردەوامی مانگانە دابنێ 500 میلیۆن بۆ زرگوێز 500 میلیۆن بۆ سیتەک واتە ملیارە دینار هەتا تەواوبوون و پارەیە بە بەردەوامی خەرجەکرێ و ئێستا زۆربەی خزمەتگوزاریەکان کراوە کە جێ 1500 ماڵی کەم دەرامەت و کرێنشینی تیا ئەبێتەوە و تا تەواو نەبێ ئەوەی ناکەین کەنەکەوە تەواو کراوە خزمەتگوزارینی خەریکی خزمەتگوزاری بۆ بین مەکتەبیان نەبووە لەسەر بودجەی خۆمان بە سوال و ساڵکردومانە مەکتەبەکەمان بۆ ئەوی پێشتر ئەوەی مەبەستەوەی ئەوەی کەنەکەەوە وتە خزمەتگوزاری بۆ خەریکین بەشێکیمان کردووە بەشێکیشی خەریکین جێبەجێیەکەین بەڵام بەشێکیان گەورن یعنی لە توانای دارایی ئێمەیانی و بە ئێمە پێیان ناکرێن تەنیا ئەوان نامێنێ لەگەڵ ئەوەیە بۆ یەکەم جارە ئێڵێم 11 مانگە لەوین پارەی کرێمان بۆ چەندین ماڵی کەم دەرامەت داوە پارەی کری ماڵەکەیمان بۆیاوە نەکی ڕۆژێک و دوان پارەی ساڵێک پارەی 2 ساڵمان بۆیاوە یعنی کە نەداومان هێناون نەباسمان کردو نەباسییانەکەین هانی ئەوانەمان ناوە کە شوێنی نیشتەجێبوونی تازە دروستکەن طبعا لە 2006 ئەمە وەستاوە بەپێی قەراری ئەنجومەنی وەزیران کۆمپانیا و بەرهێن زۆر هەیە بێت ئەمە بکە بەڵام حکوومەت ڕایگرتووە جارێ ئەبێ داوامان لە ئەنجومەنی وەزیران کردووە من خۆم داوام لێکردوون کە وەکو زەوی دابەش ناکەن ئەبێ وەرکە بخرێتە سەر شارەوانی و پارە پێیا بکەین وەکو هەموو وڵاتانی دنیا شوێن بۆ خەڵک دابین کاوە کری لێ بسەنێ و کە دوایی کرێکەت زیاتری کرد لەوە دکتۆر لێرەوە بە خەڵکی بی بەڵێ ئەوان بەڵێنیان ناوینێتێک کە بە وردی پیای ئەچنەوە و بە مۆزوعی سیسمار و قانونی سیسماری شاچنەوە بۆی بتوانین ئێمە دەستکراوە بکەینەوە ئیشە بکەین یەکێکی تریان پێشکەشکردنی خەدەماتە بەو شوێنانە ئێمە ئەو سیتیانەشی کە ئیستا پێوەترێ هایکۆست لەگەڵ لۆکۆستەکانیشە لە خزمەتگوزاریین ڕێکمان خستون لە کارەبا لە ئاو لە سەوزایی لە سکوریتی لە ڕێگەوبان کە هەمووی بۆ بە ئەرک بەسەر حکوومەتەوە لەگەڵ هەموو ئەوانە ئەوەی میناستی ئەوانە شتمان چۆن چارەسەر کردووە لەگەڵ بەڕێز بەڕێوبەری گشتیوە بەرهێنانە لەگەڵ بەڕێز بەڕێوبەری بانقی هەرێما گەشتوینەتە ئێمە لەگەڵی ئەم شوێنانە تەواوەکرێن ئەو کەسەی ئەگەر بێوێ وازی لێبێنێ پارەکەی ئەێنەوە ئەگەر ڕاوەستێت بۆی تەواوەکەن و ئەیەنێ بەڵام پرۆژەکە تەواو ئەکرێ و ئەو خەڵکانە ئەواتە کەس پارەی نافەوتێ لە میناستی ئەوان ئەڵێن هیچ کەس نافەوتێ کێش پەلەیەتی ئەوان ئامادەن پارەکەی بنەوە ئەمە دواوەڵامی ڕسمی نەکدەمی بەڕێز بەڕێوبەری گشتیوە بەرهێنانە کە ئەم پرۆژەیە دێ بە کەسێکی تر تەواوی بکات ئەو کەسە وەکو چۆن کەنەکەوەمان وا تەواو کرد بەشێک لە زەویەکانی پارێزگامان نا بە کۆمپانیای دەواازە بۆ ئەوەی خانوانی کەنەکەەوە تەواو بکە یعنی گەنم بەترێمان کرد فەرموو مامۆستا سەرتا بەنای خۆی گەورە زۆر سپاس کاگیاردار بۆم دیدارەوە بە خراپنی کاگرتۆر سەرجەمەوە هاوڕێ خۆشەویستانەکەم ئەم قسانەی کە باسەکەم وەکو نوێنەری هەم پارێزگای دهۆک هەولێر سلێمانی و تەنانەت هەڵەبجەش بەڵام شتەکە پوختەکە منە لە پارێزگای سلێمانیە لێرە پرسیارەکەمان ئەوەی کاک دکتۆر یعنی ئێمە وەکو دەستەی داکۆکی چەندین جاردامانە لە دەرگای هەموو پەروەردەکان هەموو پارێزگاکان هەرێمی کوردستان هەموو پەروەردەکانی دیکەش داوامان کردووە کە مامۆستای وانەبێژ بکرێت بە گرێبەست و داوامان کردووە یعنی تەنانەت داواکارەکانشمان داوەتە وەزیری پەروەردە بەڵام لێرە هیچ وەڵامێکی ئەڕە دڵخۆشکەرمان پێێنە هەمویان دەڵێن بەسەر چاو من پێشەوەی بێمە بەرنامەکە لەگەڵ لیژنەی پەروەردە لە پارێزگای سلێمانی قسەم کردوتی ئێمە لە ساڵی 2016ەوە یاداشتێکمان بەرز کرێتەوە بۆ پارێزگای سلێمانی بەوەی کە مامۆستانی وانەبێژش بکرێنە گرێبەست هەمومان دەزانێت داواکاریت وڵات داواکارەکان زۆرت ئێمە داواکەین مامۆستانی وانەبێژ کاتێک کە گرێبەستەکان حەقی خۆیانە ببن بە هەمیشەیە و مافی خۆیانە ئێمە داکۆکی لە مافی ئەوانیشەکەین بەڵام کە ئەوان بوون بە مامۆستای هەمیشەی ئێمە ژۆک و مامۆستانی وانەبێژ لە هەموو پارێزگاکانە حەقی خۆمانە ببین بە گرێبەست وڵا گەر زۆر کورد من پێم خۆش بوو یەکێک بەرپرسێکی وەزارەتی پەروەردە لەم بەرنامە ئامادە من لەم بەرنامەیە تەلەفۆنەکەم بۆ وەزارەتی پەروەردە کەسێکیان دەسەخین و قسەی لەگەڵاکەین دکتۆریان قوربانە بم یەکەم منەمێ ڕوونکردنەوەیەک بەم لەسەر هەنێ پیشە بەڵێ بە تایبەتی مامۆستایی ئێمە هەرچ کەس دەزانکۆ دەرەچێت لە پاماگا دەرەچێ بێ بە مامۆستا هەموو کەس ناتوانێت بێ بە مامۆستا ئێوە خۆتانە باشە زانن ئەو کەسان ناتوان بن بە مامۆستا کە ئەبێت ڕێگاکانی وانەوتنەوەیان خوێن بێ
دەروونناسییان خوێن بێ دەروونناسی تربەویان خوێند بێ چونکە مناڵی ئەم وڵاتە پێگەنیکەن بە سەرکردە ینی مامۆستا گەورەترین سەرۆک و سەرکردەیە لە کۆمەلگایە ژماری مامۆستاکانی ئێمەنی ئەو کەسانی ئەیانێ بن بە مامۆستا زۆر جیاترن لە پێویستی حکومت من یەک نمونە بۆ بێنمەوە ئەمە جگەلەوەی ئێوە مافتانە و ئەرکی حکوومەتە بۆ نمونە گەشە سندوترین سیستەمی پەروەردەیی لە ڕووی میلاکاتەوە کەنەدایە لە کەنەدا هەر هەژدە مامۆستایەک هەرهژدە خوێندکارێک مامۆستایەکیان بەرەکەوێ لە سلێمانی 12 خوێندکار مامۆستایەکیان بەرەکەوێ ئیستا بەم میلاکاتەی ئیستا هەمانە بەبێ ئێوە و بەبێ گرێبەست و بەبێ هیچ شتێک تۆ سەیریکە عیلاقی بە بینایەوە ئەوە نیە من خەریکە بینا دروستەکەم سا بەگەر بێن بڵێ لە 6 مانگی داهاتوە من 10 قوتابخانە دروستەکەم بێەوەی حکومەت دینارێ بات بە سەرمایه‌دارە مەردەکان یێرەیکەن بە ڕێزێگاتووە بەس خۆی 3 قوتابخانە لە ماوەی 6 مانگاکە و ڕادەستمانەکاتەوە دکتۆرگیان ئەو داواکارێکەمان وەزارەتی پەروەردە بە بەرنامە ئەمە بکە ئەمە گۆڕینی ئیداریە ئێوە تەنیا لەمە قازانج ناکەن وانەبێش کا بێ بە گرێبەست گرێبەست یعنی عەقدێکی قانونی حکومت ئیستا وای لێ هاتووە ناوێرێ بەهۆی ئەم قەیرانی داراییەوە بکوێتە ژێرباری گرێبەستی یاساییەوە چونکە دوجار ئەبێ لە دوای 3 ساڵ تۆ بکە بە دایمی بە پێی یاساکە ئەم ئەترسێت نەتوانێت داواتان کردو بەڵێ بەڵێ نووسرامان بۆ کردوون چەندڵێتەوە ئێمە ئەڵێ لە دیراسەکردنیان خۆی ماڵ ژمارەیەکی زۆر خانەنشین باش ئەبێ ئەمانە بچنەش بەڵ لەگەل ئەوە ئەمە لە ناو شارەکان لۆت هەیە ئەگەر کۆمەڵێک مامۆستا ئامادە بێ بچێ لە گەرمک دەرسی ئینگلیزی بۆ من بڵێتەوە ئەحیا بۆ من بڵێتەوە کیمیا بۆ من بڵێتەوە فیزیا بۆ من بڵێتەوە من حکومەت یاریێم و تربیێژ نیکەن ئەو ژمارەیە پارەی بۆ پیاکەم وەکو دکتۆرەکان ئەمەش بەڵێنێکی دیکەیە بەڵام هەر هەمووی بێتۆرگیان بڵێ من دراساتی ئینسانی ئەڵێمەوە بڵێ من بڵێم دەرسێک ئەڵێمەوە کە مەکتەبەکان لەوەی اختصاسەیە چەند مامۆستایەکیان هەیە من لە جیاتی تربیە وەڵام نایەمەوە بەڵام من ئامادەم بەشێ بم لە چارەسەری کێشەکەتان چ داواکەتان بگەێنم چ ئەو شوێنە دوورانەی لە بناری قەندیل لە بەری قەراخ لە پێنجوێن کە کەسی بۆ ناچێ ئەوانیش ئینسانن خوێنەوارن ئەبێ و شار بن اختصاسی بڕوا من هاوکاریانە من ئێستا پەیوەندیەکەم بە کاکشۆڕژ غەفور بەرپرسی بڵێ تەلەفۆنی بۆکەم بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی دەنگن ناڕوە بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە ئێستا من قسەی لەگەڵاکەم بۆ ئەوەی لە دەمی وەزارەتی پەروەردەشەوە شتێکی ینی مەلموس و شتێک کە بکرێت پاڵی پشتی پێ بەستین وەربگرین ئەگەر وەڵاممان باتەوە کاک شۆڕش بەڵێ ئەفم کە دکتۆرگیان کاک شۆڕش سڵاوت لێبێ من یادگار فایەقم لە پاسی یادگارەوە ڕاستەوخۆ قسەت لەگەڵاکەین و دەنگیشی تۆشمان داوە بە سپیکەر سڵاوت لێبێت مەمنونم کاک شۆڕش مامۆستایەک کە دەستەی داکۆکیەوە نوێنەرایەتی مامۆسایانی وانەبێژەکات لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان مامۆستا کارزان دوو پرسیاری هەیە پرسیاری یەکەمی ئەوەیە ئەڵێ کەی مامۆستایانی وانەبێژ ئەکرێن بە گرێبەست و پرسیاری دووەمیشی ئەوەیە ئەڵێ کەی مامۆستایانی گرێبەست ئەکرێن بە هەمیشەیی گەر زۆر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئوستادگیان هەر وەڵامی هەردوو پرسیارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانە وەزیران و وەڵامی هەردوو پرسیارەکەی بداتەوە نەگەمەوەکو وەزارەتی پەروەردە ئێوە چیان بۆکەن بۆی وەزارەتی پەروەردە هەمیشە داکۆکی کردووە لە باشە چیتان بۆیان کردووە طبیعتاً جەناب وەزیر داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە بەوە بە بەردەوامی ئەو داوایە بەرز کراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە باشە میلاکاتی وەزارەتی پەروەردە پێویستی بە مامۆستای زیاتر هەیە ئەی وەڵامی ئەنجومەنی وەزیران چی بووە؟ دواتر بۆ خۆتان دەتوانم بپرسم من نازانم جەنابتان بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردەن ینی ئەڵێن ئێمەش داوامان کردووە تۆڵی بڕۆ لە ئەنجومەنی وەزیران بپرسم من بەڵام دۆخی ئابووری ئەم وڵاتە ئەزانن چۆنە بۆیە تا ئێستا دامەزرانن ڕاگیراوە بۆیە تا ئێستا نەکراونەتە هەمیشەی یاوەی کەسانێکی دیکەدا نەندراون وەکو تاعینات ئەوان ئێستا گوێیان لە ئێوەیە ئێوە وەکو وەزارەتی پەروەردە ئەتوانن هیچ بەڵێنێک هیچ شتێک بڵێن کە بەم زوانە مامۆسایانی وانەبێژ بکرێن بە گرێبەست و گرێبەستەکان بکرێن بە هەمیشەیی یان ناتوانن هیچیان بۆ بکەنەوە کاگیادگار ئێمە دڵمان بەوە خۆشە کە خەریکە دۆخی کوردستان لە ڕووی ئابووریەوە گۆڕانی بەسەردادێت و جەنابی وەزیری لە چەند شوێنی دیکەدا باسی پاشەکەوتی کردووە کە ئەگەری هەیە لە ساڵی نوێدا ئەو پاشەکەوتریە کەمتر بێتەوە یان بەڵێ ئەو تەبێشی حکومەتی هەرێمی کوردستان و بەڵێنەی داوە بەڵام جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە ئەمە تا ئەم ڕادەیە بەڵام دامەزراندن ئێمە هەمیشە وەزارەتی پەروەردە دیفاع لە مامۆستاکانی و ئەو کەسانش دەکات کە وەکو گرێبەستی وانەبێژ بەڵام قسە لەسەرەوە هەیە کە ئێوە پارێزەرێکی باشی مامۆسایانی وانەبێژ و گرێبەست نەبوون ئێوە وەڵامتان چییە؟
من ناین دۆ زۆمان لێرێن بۆەوەی کە ئێمە چیمان کرد بۆ مامۆستایان چیمان بۆ نەکردۆ لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە شایدی هەموو وەزیرەکان هەمویان دەزانن کە جەناب الوەزیر چ دیفاعێکی کردووە لە حەقی مامۆستایان لە مافی مامۆستایان دیفاعەکە ئەنجامی هەبووە ئەنجامی هەبوو ئێمە زۆر شتێکی تەمان بینیوە سپاس دەکەمەر لێرەشەوە داوا لە دکتۆر پشتیوان سادقەکەین وەزیری پەروەردە کە لە یەکێک لە بەرنامەکانی پاسی یادگار حزوری هەبێت و وەڵامی هاوڵاتیان باتەوە. کاک شۆڕژ غەفور بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە سوپاس بۆ کاتی بەیەمەت بەخشی ماندوو نەبن. هەر بژین خواتان لەگەڵ. ئەو وەڵامی ئەوشمان وەرگرتەوە ئەگەر ئیزافەیەکی مەگەر پەروەردە هەنێک ئیش ئەتوانێت چۆن منەڵێم لێرە ئەتوانین هەموو بوادارە بکەین. من لە سلێمانی چیم کردووە ئەبێ بینای قوتابخانە زۆر کەم بۆی پێویستی مەبیلاکات زۆرتر بێ بۆی دەرفەتی کارکردن ئەو عوزرە نێڵم بێتە پێشەوە. یەکێکی تر داوا لە پەروەردە کراوە کە ئەوانەی لە کەرتی تایبەت لە شوێنە ئەهلی و تایبەتەکان دەرزەڵێنەوە نابێت لە کەرتی گشتی وانە بڵێنەوە. ئەوانەی دەرسی تایبەتی بە خەڵکەڵێنەوە ئەبێ بەڕاستی وەزارەتی پەروەردە بڕیارە دەربکات کە نابێت لە قوتابخانەکانە بمێنن چکە ناکرێت بچێت لە ماڵ دەست بەتە لە بڵێەوە مناڵی خەڵک لە هۆڵەکەی هیچ فێر نەبێ و ئەم بەڕێزانە شوێنی کارکردنیان نەبێ. کێشەکەی ئێمە بەمە حەلە بێ حکومەتی ئێرێن 27 ساڵە ئیش لەسەر مۆدێلی ئەمنی ئەکا ئیش لەسەر مۆدێلی مەدەنی ناکە. ئێمە هاتوون بە هەمومان بڵین ئەم حکومەتی تر پێویستە لەم کابینە تازای بێ بە حکومەتی خزمەتگوزاری و مەدەنی بۆی لە جاری چەند خەمی ئەوەی هەیە چەک بەدەستێتە عینکا سەد ئەوەنە خەمی ئەوەی هەبێ قەڵەم و کتێب بەدەستێتە عینکا. سوپاسانەکەم یەک ئەم خاتونەش هەڵاڵەخان ئەروەکو کرێنشینان ئەگەر بە کورتی و پوختی قسەکانی بکە زۆر سوپاسی یەکەم. هەڵاڵە بەخێراتنی دکتۆر هەواڵەکەم بەخێراتنی میوانەکانەکەم دەست خۆشکەریش لە کاک یادگارەکەم. دکتۆر کاک هەواڵ تا ئیسا چیت کردو گەرمایکەکە نزیکەیتەوە چیت کردو بۆ کرێنشین بۆ نمونە کێشە مەشاکیلەکانی زۆرە زۆر خێزان لە یەک دابراون زۆر جار کوشتنی لێ بۆ توانی عیلەکان لە ناویەکە معاش خۆرە پیاوەکەی پاری کری نەبووە کە بیە. ئێوە چیتان کردو بۆ کرێنشین ئەم هەموو سیتی ئەکرێتەوانێ بۆ لێ سەیات 5 کرێنشینی تایە یعنی باقیەکەی هەمووی مەسئول و دەوڵەمەنی شارەکە کڕیوێتی تا ئیسا چیتان کردووە ئێوە بۆیان. ئێمە جگەلەوانەی کە بە برای بەڕێزم کا عوسمانم مرد کۆمەڵی بەرنامەمان ناوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ڕەزامەندیمان بۆ دەرببڕن. بۆ نمونە ماڵەکەی ئێمە 200 مەترە ڕێبن بە من بیکەم بە شوێنی سەکەنی ئەگەر خۆشم پێم ناکرێت من اقتراحی گەڕەکی ئازادیم بۆ کردوون. ئەوانە هێشتا تاپۆ نەکراون هێشتا فەقیرانەوەکو کەسێک کە متەجاویز بێ لەسەر مڵکی گشتی مامەڵیان لەگەڵەکرێ بە مەرجێ لە حەفتاکانەوە لەوێن کۆنترین گەڕەکانی سەردەمی تازەی سلێمانین وتومان ڕێبەوانە بن تاپۆیان کە لەسەری مستەسبیرەکان بە ئەم جارە خەڵک بەڵێنیان ناوە ومێ دەکەم بیکەن چ سەرۆکی حکومەت جێگرەکەی بەڵێنیان هەردووکیان بەڵێنیان ناوە کە ئەوانە بن بە مناطقی سەکەنی تۆ ماڵەکەی خۆت دەجاتی وەکو ئەوروپا خەڵک لێرە مەساحی بینای زۆرە بۆیە جێمان نابێتەوە. ئێمە پێویستمان بەوەیە کە عیلاجێکی ڕاستەوخۆی بۆ بکەین عیلاجە ڕاستەوخۆکە بەوە ئەبێ کە شارەوانی ڕاستپێری بە دروستکردنی شوێنی شتەجێبوون بۆ هاوڵاتیان و لە داهاتێکی گەورەش بۆ حکوومەت ئەگەڕێنێتەوە. سپاس دەکەم بە ڕوخسەتی ئەو هاوڕێیانە ڤۆکسپۆپێکمان هەیە کۆمەڵی ڕای هاوڵاتیانمان تیاوەرگرتووە ئەوە وەرەگرین و یەمەوە خزمەتتان ببورن. بەڵێ ئەزیزان ئێمە ڤۆکسپۆپێکمان کردووە پەیامنێرانی هاوکارم لە سلێمانی و دەوروبەری ئامادەیان کردووە ڕای جوتیارانیان وەرگرتووە ڕای ئەو بەڕێزانیان وەرگرتووە کە لە تانجەرۆن و معاناتیانێ ڕای شۆفێری تاکسی شۆفێری ئاسایی ڕێگەوبانەکان با خۆیان بدوێن. تجاوزات کارێکی ناشرینە ئەوە تەحەدا بۆ سەر ماڵی خەڵکی ماڵی دەوڵەت بەڵام تەبەن چینە ساکارەکان توێژەکانی خوار و ناتوان ئەو مخالەفێ بکەن ئەو پێچەوانی یاسا ئەو تەنان لە گەورەکانەوە لە دەسەڵاتدارانە ئەو داڕژاوە. وەڵی جادە و ڕێوبانەکانی بینی سێمە بۆ نمونە ئێمە لە ڕزگاریوێن لە ڕزگاریوێن بەدە دەقاگەین ئەم مەولیە زۆر قەرباڵەکە ئەمە بە نیسبەت مەولۆیەوە ئالێرە دەرەچین 20 دقەمان پێچێ دوو ئەوەی لە ڕزگاریەوە تا ئەگەی دەپاڵات بەدە دقە 8 دقەگەن لێرەوە تا سەرا دەرەچین 20 دقەمان پێچێ زۆر قەرباڵکە عەربانەوەشت ڕێمان لێگرن سارە لەسەر جادەکەی ئەوەسێ جادەی ئام پارێزگای سلێمانی هەموو جادەکانی تەسکن ئەگە فراون کرا باش. داوام لە محافزی سلێمانی بەڕێز کاکەڤاڵ هەیە کەوا جوودێکمان بۆ بکا پارەی ئەم 2015مان بۆ وەرگێ ئێمە سوپاسیەکەین اینجا ئێمە لە هیچ نەحەیەکەوە وەکو فەلاح و جودیار حکومەتی هەرێم هاوکاریمان ناکە نە تەرەکتۆرمان نەداتێ نە سەمادمان نەداتێ نە دەرمانی بژارمان نەداتێ هەمووی ئەبێ دووقات خۆمان بیکڕین. والله داواکارین بێن بەدەم ئەم کێشەی ئەم خۆڵەوە ئەمجا ئەو ئاویش کە
ئەو ئاوی تانجەرۆ ئەو هەموو پیساوینە ئەچێرە ناو ئاوەکەی دەربەنی خانەوە ئێستا چێرە تانجەرۆ ئەچێرە ناو ئەو ئاوە ئەچێرە ناو ئاوەکە و ئاوەکەش چێ بە دەربەنیخان هەموو دانیشتوانی دەربەنی خانیش لەو ئاوە خۆن ئێستا زۆربەی دانیشتوانی دەربەنی خان تووشی سەرەتان بوو بەهۆی ئەم ئاوە. دوبارە سڵاوتان لێبێ ئەوەی بینیتان کۆمەڵێک ڕای هاوڵاتیان بوو لە ڤۆکسپۆپێکا کۆکرابووەوە دیارە هاوڵاتی جیاوازی تیا بوو بەڵام ئەوەی من مەبەستمە لەسەری بۆستم لەگەڵ کاک دکتۆرە ئەوەیە دکتۆر بەنسبەت تانجەڕەوە هاوڵاتیان معاناتێکی ئێجگار زۆریانەیە لەوێ ینی تەسەور کە ماسی فرۆشێ باس لەوە کە ئەڵێت تامی ماسیەکە گۆڕاوە ئێستا تامی نەوت و بنزینەیەات ینی داواکاریانەوە بۆ بە دیاریکراوی لە جەنابەت ئەڵێ بەڵێنی ئەوەمان پێدراوە کە کارگەیەک بۆ پاڵاوتنی پیسیەکان دابمەزرێت لەوێ هیچیان بۆ نەکردوین ئەڵێن ئاوی تانجەڕۆ پیس بۆ تەنانەت ئەڵێن کە مادەیەکی کسپایرە بێ ئەکرێتە ناو ئاوەکەەوە ماستە هەر شتێکی ترە تۆ لەم بارەیەوە ئەتوانی ئەوەندەی دەسەڵاتت هەیە چیان بۆ بکەیت بەڵێنێک کە دڵیان پێی خۆش ئێمە پرۆژەیە کە زۆر پێش ئێمە بەردی بناغی دانراوە سەرمان خستۆتەوە دەست بە ئیشکرد نکاتەوە ئەو کارگەی ڕیسایکلینە گەورەی کە گروپی کۆمپانیەکانی فاروق جێبەجێیەکە حکوومەت ئیلتیزاماتی خۆی بەرامبەر کۆمپانیەکە جێبەجێ نەکرد بوو داوام لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران داوام لە بەڕێ سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کرد کە ئەو تەخسیساتە مالیان بۆ خەرجکەن مانگی ڕابردوو فەرمانەکەی هات کە 830,000 دۆلاریان بۆ خەرجەکەن ڕۆژەکەی سا دەستی پێکردووە دەستی پێکردو لە ئیشکردنا نەک هەر ئەوە لە بازیانی خەریکی دانانی کارگەی ڕیسایکلینی ترین کە ئەویش لە ماوەیەکی زۆر خێرایە تەواو ئەبێت جگە لەوەش ئیشی زۆرمان کردووە لەسەر و سێکتەرانە و پاڵاوگەنایەسانی کە هەن ئاگادارمان کردوونەتەوە لە ڕێی پۆلیسەوە ئەبێت لە زووترین کاتە مودیان بۆ دیاریکراوە دای بخەن و هەمووەکە مودەکە 6 ڕۆژ دیاریکراوە ئاگادار کراونەتەوە بێت لە ماوەی 6 ڕۆژەیە دای بخەن و ئەوانەی ڕێیان پێدراوە سیستەمێکی بەهێزی ڕیسایکلینیان هەبێ و دڵنیایی جۆری وەزارەتی پلاندانان بەوردی چاودێریان پرۆسەیەکە باشە ینی پەیامنێرەکەمان کامێرامانەکە ئەڵێ ئەو ماوەی ئەو 1-2 ساعتەی لەوێ بووین لە تاو بۆنە ینی لە تاو ئەو ژەهر و شتانەی کە لەوێ هەیە لە ڤۆکسپۆپەکەش ئاماژەی پێکراوەڵێ خەریک بۆ بخنکێ ئەو مناڵانەی لەوێ لە فە ئەفرۆشرێت ینی تەسەور کە ئەڵێت ینی کاریگەری لەسەر ئاوی دەربەنی خانیشەیە ئێوە چی بڵێنێکی خێراتان هەیە کە بەدەمیانەوە بچن ئەوانە شوێنی نیشتەجێبوون نین ئەزانی کێشەمان لەوایە لە ناچاریە لەوێ زانم کە شارەوانی یا کە حکوومەت بەپی بەرنمەکانی یا عرقلەیەکی دارایی دروستە بێ ناتوانانی بەرنمەکانی جێبەجێبکە کارەساتی لەکەوێتەوە بۆیە هەڵی دەوڵەت ئاسان چارەسەر نابێ تۆ کە زەوی دابەش ناکەی شوێنی نیشتەجێبوونیش دابەش ناکەی خەڵک زیادە ڕەوی ئەکا ئەو کێشانە دروستە بن ئەوانە بوون بە شوێنی پیشەسازی ئەو شوێنە پیشەسازیانە شوێنی دانیشتنی هاوڵاتی نین و ئەبێ ئێمە ئەو شوێنە پیشەسازی بۆ هاوڵاتیانی ئەوەیەکەن شوێنە پیشەسازیەکانە گوێزنەوە یا هاوڵاتیەکانە بەڵێ ئێمە ئەو شوێنانە ئەگەر شوێنی پیشەسازی مۆڵەت پێدراو بن و ئیشەکەیان پشێ بۆ ناوچەیە ئەمێنەوە لە خەریکی دانانی ئەوەی وەدەسەڵاتی لە کارگەی لە کارگەی ئاسنا خەریکین چارەسەری ئەەکەین لە هەمان کاتیشە ئەو شوێنانەشی کە شوێنی نیشتەجێبوونن خزمەت گوزاریمان پێگەیاندون ئاویان نەبوو کارەبایان نەبوو ڕێگەبانیان نەبوو ئێمە توانیمانە تەنیا سەبارەت بە خزمەت گوزاری تەندروستی بۆ ئەو مناڵانەی لەوێن ینی ئەڵێت زۆربیان مەترسیەوەیان لەسەرەکە تووشی نەخۆشی بم یا بوو بێتن بەڵێ ڕاستەکەی ئەم کێشەیە کێشەیەکی مەترسیدارە بۆ دەربەنی خانیش بۆ هەموو کوردستان ئەمنی سەحی لە هەموو کوردستان و ئەمنی نیشتیماعی خاتە خەتەرەوە کۆبنەوەیەکی سەرەکی ئەنجومەنی باڵای نەوتوغاز لەسەرم بە بابەتە بووە راپۆرتی خۆمان پێشکەش کردوون بەفدێکی باڵا هاتووە لێوە بۆ چارەسەرکردنی ئەبێ بە زووترین کات ئەم کێشەیە کە مزمینە هی سەردەمی ئێمە نیە بەڵام لە بتابعاکەین بەڵام ئەمانە ئیشێکی مزمینین ئەبێ چارەسەریانکەین خەڵک لەگەڵ ئێمە وەکو کەسەی لاتۆ شوشەیەکی بەدەستەوەیە خەڵکی تر تووڕێیەکە نەبوونیەک تووڕێیەکە تووڕەبوونەکەی خۆی بەوە دەرەبرێکە شوشەکە با بەعرز بەرەوەی جەنابیشان سەرۆکی حکوومەتە خۆشیەکەی ئێرە دەمیان لە تۆیە زیاتر هەڵمان گرتووە بەڵامە کێشەیەکە عیلاقی بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوەیە بە وەزارەتی شارەوانیەوەیە بە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە ئەمە ئەبێ حکومەت دەسەری بێتە سەرخەت چونکە ئەوانە مەنتقەیەکی سناعی بوون پڕ بۆ لە کارگای ئێستا بۆ بە گەڕێکی لە گەڕەکانی سلێمان سواس دەکەم دکتۆر دیارە ئێمە وردە لە سەوڵەکە نزیک ئەبینەوە و لەوێ بەردەوامە بین بە وەرگرتنی پرسیاری ئەو هاوڕێیانە و گفتوگەکەشمان بەدەم چا یاخود قاوەیەکی گەرمەوە بەردەوامەکەین. سلااوتان لێبێ کاکە بەهنام سلااوتان لێبێ هەموو لایە باشم دیارە بیتە شارە حیاتەکە و
لە شارە حیاتەکەبی سەردانی ساوڵەکە نەکەی وەکەوەی شتێکت لە دەستدا بێ ئێمە هاتوینەتە سەهۆڵەکە لێرە چایەکی گەرمە خۆینەوە و بەرنمەکەش گەرمترەکەین ئەچینە لایەم خاتونە خۆی بناسیێنێت و ڕووی دەمی لە دکتۆر هەواڵە بوو بەکرە بزانم چیڵێن من پەرێز سابر چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە ناو بواری ژنان و پرسەکانی ژنانە کارەکەم من بە خێراتنی دکتۆرەکەم و بە خێراتنی ئەو هاوڕێیانە ئەەکەم سوپاس بۆ تۆ کاک یادگار بۆم دەرفەتا من بە بەڕێز پارێزگار دەڵێم لەو کاتەوەی کە دەست بەکار بووی چیت کردووە بۆ ژنان لە پارێزگای سلێمانی و پرسیارێکی دیکەم ئەوەیە بەڕێزت پارێزگاری و بەرپرسی یەکەمی لە پارێزگای سلێمانی ئەوەی بە دوواداچوونی من هەیە و وەکو چالاکەوانێک لە ناو شێڵتەر و خانەی داڵدەدانی ژنانی هەڕەشەی لەکراو بەداخەوە لە ماوەی ڕابردوودا ژنێک خۆی کوشت چیت کردو بۆ ژنانی ناو شێڵتەر بۆ ئاگات لە بارودۆخی ناو گرتوخانەی چاکسازی ژنان هەیە و چۆن پەیوەندیەکانت چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان سپاس دەکەم یەکەم لەوەتی ئەمە هاتوین ئیشمان لەسەر جیاگاری پۆزتیفانە کردووە واتە ئەگەر پۆستێکمان هەبوو بێ ژنێک و پیاوێک هەبوو بن هەردووکیان هەمان پسپۆڕی و کەفاەت و ئەزمون و بڕوانامەیان هەبوو بێ ئەو دەرفەتەمان فراهم کردو بۆ ژنان و پشتیوانێکی گەورەیان بووین لەکردنەوەی دەورەکان و لەوانی تر پەیوەندیم لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان زۆر باشە لەگەڵ شەڵتەرەکان زۆر باشە هاوکاریمان کردوون پشتیوانیان بووین خەریکە کارەبای بەردەوامیان بۆ دابین نەکەین پێداویستەکانمان بۆ دابین کردوون هەموو خانەکانی سەر بە بەڕێوەبەراتی گەشەپێدانی کۆمەڵایەتی پەیوەندێکی ڕاستەوخۆ ئۆرگانیمان لەگەڵیانە هەیە هەوڵمان ناوە دیاردەی تونگوتیژی لە کۆمەلگاکەمانە نەمێنێ بە تایبەتی تونگوتیژی بەرامبەر ژنان هەوڵی زۆرمان ناوە کە فەندی گەورەمان بەو ڕێکخرا و هونەرمەند و کەسانەیەوە کە لەو سێکتەرەیە ئیژەکەن بەو ئومێدەی بە هەمومان بتوانین ئاشتی کۆمەڵایەتی لە هاوسەنگی نێوان ژن و پیاوە دۆخی شێڵتەرەکان باییەوەی ئەگەر ژنێک ڕووداوێکی بەسەر هات تووشی کێشەیەک بوو لێی قەوما وەکو کوردەڵێ ڕووی تێ بکات بەڵێ ئەوێش و گرتوخانەکانیش پەیوەندێکی زۆر باشمان هەیە من خۆم چەندی جار سەردانم کردوون خواردنەکانیان خراپ و کۆمپانیەکەمان گۆڕی سپاس دەکەم مامۆستا جەنابتان فەرمونیەوە نوێنەرایەتی نابینایانەکەن قسەتان چییە؟ مامۆستا عوسمان خەلیفە بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنایی بۆ نابینایان بەڕێزیان هەموو ئەو کۆمپانیانەی کە لە شارەکە هەن هەموو ئەو مۆڵانەی ئەکرێنەوە هەموو ئەو بازاڕانی کە ئەکرێنەوە کارگانی کاکرێنەوە ئەچیدە لە هەر کامێکیان بۆ ئەوەی کە خان پێداویستی تابەتیەک یاخود نابینایە کە مەندامێک دابنەی بەڵام هیچ وەڵامێکە نایەنەوە ئەڵێن ئێوە بۆم شوێنە نابن ئێمە داواکەین ئەڵێن بە هەفتەیە 2 هەفتە تێستمانکەن ئەنجا دامانێن بەڵام ئەوان بۆش ڕازی نین ئایا ئەو بەڕێزی چی ئەکا بۆ ئەوەی کە لە داهاتووە ئەم کارە بۆ ئێمە ئاسان بێەوە لەبارەی زەریبە و باجەوە چی ئەکرێ بۆ ئەوەی خان پێداویستابەتەکان ئەفوو بکەین لەو بابەتە مایکەکە بێتە لای ئیلهام دکتۆر لە ڕێکخراوەکەی خۆیانەوە تا هەموو ڕێکخراوەکانی خاوەن پێداویستە تایبەتیەکان کۆمەک و پشتیوانی کەسیمان کردوون هی ڕێکخراوەکانمان کردووە پشتیوانی پرۆژەکانیانمان کردووە و ئەتوانن خۆیان بیسەلمێنن کە لە ماوەی ڕابردووە سەردانیان کردوین ئەوەی لەسەر ئێمە بۆمان جێبەجێ کردوون بەڕاستی ڕێکخراوە مەدەنیەکان لە کوردستانە و سێکتەرێک جیاوازەکانی حکومت بوون بە ئەرک بەسەر حکومەتەوە ئەوانە لە دنیا دروستە من بۆی ئەرک لەسەر حکومت کەمکەنەوە نەک دیسان ببنەوە بە بارگرانی بەسەر حکومەتەوە بەڵام ئەگەر من لێرە فەندی ڕێکخراوێکی مەدەنی بکەم بم بە بەدیلی ئەوانم بۆ چییە کەواتە یەم بە کاروباری کۆمەڵایەتی شەکان بکە بنەوەشم نەکردووە هەمویان بەشایەتی خۆیان نەک خێزانێک ڕێکخراو هەیە 300 خێزانیمان لە خزمەتیا بووین کاتی خۆی حکومەتی عێراقی بەرنمەیەکی هەبوو بڕیارێکی هەبوو کە ئەولەویەت بۆ زۆر ئیش ڕاستە خۆ درابم بەڕێزانە من هیوادارم چ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دوای قسەکانی مامۆستا ینی ئەتوانی هیچیان بۆ بکەی قسەیەکی تریان لەگەڵا بکرێتەوە زیاتر لایەن لێ بکرێتەوە ئێمە تەنیا ئەتوانین دەوری وەسیتێک ببینین داوایان لێ بکەین ئەگەر ئیشێک ئێوەش ئەتوان مراجعەی دکتۆر بکەن گونجا لە هەمویان هاتوون گونجا لەگەڵ ئیشەکەی ئەوانە ئێمە لە خزمەت فەرمووی ئیلهام خان دکتۆر بەخێر بێ من ئیلهام لە سنتری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دیاردەیەکێ تایبەت نییە بە سلێمانی دیاردێکی گشتیە ئەویش دیاردەی دەربازبوونی بکوژانە لە سزا جا ئەو تاوانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرابیان بەرامبەر بە ژنیان قەزیە فەساد بێ بەڕێستان چیتان کردووە بۆ کۆتایی هێنان بەم دیاردەیە ئەمە یەک دوو بمانێ و نەمانێ جۆر حساسیتێک هەیە لە بینی شار و شارۆچکەکانە ئەم مەسلەی شارچێتی و بزە بەدواسی هەولێر و سلێمانیەکەم بەڕێستان چیتان کردو بۆ کاڵکردنەوەی ئەم کللتوریان ئەم مۆدلە لە زهنیەتی خەڵکا و سپاس یەکەمیان ئێمە هەوڵمان ناوە بە پشتیوانی دادگاوە دەسەڵاتی جێبەجێکردن و دەستگاکانی ئاسایش و پۆلیس لە ماوەی ڕابردووە گەورەترین هەڵمەتی دەستگیرکردنی ئەو مەطلوبانە بکەین و لە ماوەی ڕابردووە زیاتر لە 120 داواکرا و گیراون
و هەر کەسێ لە سلێمانی دادگا فەرمانی دەستگیرکردنی دەربکە و دەستگای جێبەجێکردن ئاگادار بکاتەوە دەستگای ئاسایش و پۆلیسی ئێمە ڕاستەخۆ فەرمانەکە جێبەجێەکە و لە ڕابردووشە ئەومان سلماندووە لە هەر پلە پۆستێکا بێ لە هەر پلە پۆستێکا بێ دوو هەمیان ئەوەی کە بەڕێز دەیڵێ من خۆمە و دەست پێشخەریم دەست پێ کردووە ئەبێ ئێمە خۆمان شتێ دوو گورچی لەمانەیەکیان ببەخشین اینجا داوای سەر و دڵ لە خەڵک بکەین من خۆمەوەم کردووە زۆرتانە و تەشە لە من گیراوە بەڵام من ویستومە ئاسایشی کۆمەڵایەتی دروستکەم بەهۆی ئەم مۆدلی لە سلێمانی دروستمان کردووە من سوپاسیانەکەم سەرمایه‌دارەکانی هەولێر دهۆک شارەکانی تر بەڵێنە ناومەتێ کە بۆ پشراندنی ئەم مەوزوعی شارچێتی و خۆپەرستی و ناکۆچی و لە یەکترازانە چەندین پرۆژەی مەکتەب و خەستەخانە سنتەری چارەسەری ئەم پێداویستە تایبەتیانە لە شاری ئێمە بەپارەی خۆیانەکەنەوە من بەڵێن ماونەتێ بە ناوی خۆیانەوە ئەو شوێنانیان بۆ دروستەکەین و داواشم لە سەرمایه‌دارەکانی سلێمانی کردووە بچون لە هەولێر و دۆک ئیش بکەن. کاک محەممەد وەکو نوێنەری خوێندکارانی بەشە ناوخۆی سلێمانی زانکۆی سلێمانی هاتووە فەرموو. محەممەد سعیدم نوێنەری خوێندکارانی بەشە ناوخۆی زانکۆی سلێمانی دکتۆرگیان بەڕێزت کەسی یەکەمی ئەم شارێت و ئاگاداری بارودۆخی بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانیت. لە ڕاستیدا ئێمە دوو کێشەی زۆر سەرەکیمان هەیە و ئەمەوێت ئاگدارت کەمون لە مەترسێکی زۆر گەورە کە ڕوبەڕی ژیان و تەندروستی خوێندکارانی زانکۆی سلێمانی بووە بەتایبەت ئەو خوێندکارانی کە لە بەشە ناوخۆیەکان ئەمێنەوە وەک ئاگداریت ئێمە کێشەی پاکەرەوەمان هەیە و هەتا ئێستا کۆمپانیەک نییە کە زبڵ و خاشاکی داخلیەکان یعنی گلێر بکات و بیواتە دەرەوەی زانکۆ بە جۆرێکە دکتۆر تەسەور بکە یعنی حەدی نییە ئەمەنە زۆر بووە یعنی بە خوێندکاران نابرێتە دەرەوە کێشەی دووەمان نەبوونی ئاوی گەرمە و هەوای گەرم زۆر بە باشی گەیشتو بۆی دکتۆر وەڵامت باتەوە بچێتە لای کاک بێستون دکتۆریان خۆڵ و خاشاک لە سەرەتای ئەم قەیرانەوە لە 2014 جگە لە گرتوخانەکان و نەخۆشخانەکان بۆ کۆمپانیای پاکەرەوە بۆ هەر شوێنێ نوێ نەکراوەتەوە تەنانەت ئێمە پارێزگای سلێمانی خۆمان پاکیەکەینەوە خوێندکاری زانکۆ خوێندکارێکی وشیارە ئەبێ ڕۆڵ ببینێ لە پاکردنەوەی شوێنەکەی خۆیە بەڵام لەگەڵ حکومەتی شاقسەمان کردووە کە بودجەی پێویست دابین کا بۆ ئەو کۆمپانیای پاکەرەوانە بۆی دەست بە ئیشەکانیان بکەنەوە بەڵام ئەگەر ئەوانیش نەیکەن تۆ ئەبێ و شوێنە ماڵی خۆتە پاشی کەیتەوە سەلەی خۆڵە بینی لەو شوێنانە لێرایە ئەو کاغەزی پسکیتەکەی لێ ئافڕێەوە یعنی چێ دەیبینێ بەڵام لێرە فڕێەیە ئێخۆگرێ ئەم زەرفە ڕەشام سەلێ هەڵگرێ بەیانیان لەگەڵ خۆیان بێنێتە خوارەوە بۆیە من بەڵێ ئەبرێت ئەگەر نەش برێت دێمە لەگەڵ کۆپانکانی پاکەرەوە کە ئێستا شار پاکەنەوە سێکتەری دەرەوە پاکەنەوە ئەتوانین قسە بکەین کاوکاری زانکۆ هەوای گەرم ئێمە چل یەکەی نیشتەجێبوونمان هەیە لە زانکۆی سلێمانی تەنیا حوتیان کێشەیان هەیە واتە لە 33 دانەیان هیچ کێشەمان نییە ئەو حوتەکەی چارەسەرەکە دانەیە طبعاً سەرۆکایەتی زانکۆ معنیە بەمە چکە یاسایەگە ئێمەشی پێەکەین نەک بەوەی خەڵک چی داوا لە ئێماکە کەسی چەنەمین یاسا تەحدیدیەکە دەسەڵاتی تۆ چیەگە سەرۆکی هەرێمیش بی سەرۆکی هەرێم بێتوانی بیچی لە قوتابخانی سەرەتایی دەرس بڵێیتەوە گەر مامۆستانەبی ناتوانی ئێمەش لەسەرمەوە ئەمە چیمان کردووە داوای گازیان کردووە بۆ سیستەمەکەیان بۆمان دابین کردوون داوای نەوتیان کردووە کە خوێندکاران خۆیان بە سەرۆکایەتیان وتووە تا ئەم سیستەمە کە پارەی بۆ دەرچووە خەریکی چاکردنەوەین تاکو ئەم سیستەمە چاکەنەوە لە ماوەی 10 بۆ 15 ڕۆژە سۆپیان بنێ کە هی خۆیان نییە زانکۆی ئەوێتێ و داوایان لە ئێمە کەوتۆ نەوتی بۆ دابینکەین 10,000 لیتر لەم توێژدەم قەیرانەیە دابینمان کردووە بۆ ئەوان بۆ ئەوەی بۆ بکەن ئەوە ڕێکوتە کێشەی ئەو بەشەکەمەش کەماوە کاک بێستون بە کورت و پوختی مەمنون دەبم دەستی خۆش بێک ئاگادگا بەڕاستی زۆر سپاس بۆ کاگەواڵیش بۆم دەرفەتە ئەبواە زووتری ئەمە ئەم دەرفەتەمان بۆ هەڵ بڕەخسا چکۆ نزیکەی دەدانە مانگە کێشەیەکی زۆر گەورەمانەیە بەڵام یەکەم پرسیاری من لە کاگەواڵ ئایا خۆی کەسێکی ڕاضیە وەرزشەکەی دکتۆر ئەڵێ وەرزشەکەم باشەوە ئێمە وەرزشکاران بەڕاستی گلەی ئەومان لە کاگەواڵ هەیە تا ئێستا بە پێی پێویست نەیتوانیەوە بێ بەلای وەرزشە چکو خۆشی بەدەمی خۆی باسی لە هەموو بوار و چێژەکان و تینەکان کرد کە چووە بەدەمیانەوە ئاگای لێ بووە ئەوەی من ئاگادار بم خۆشی ئاگادار بێ ئەم ماوەی کە دەست بەکار بووە زۆر بێئاگا بۆ لە وەرزش بێئاگا بۆ لە وەرزشی شاری سلێمان لە ڕاستیە لیژنەی ئۆلۆمپی و وەزارەتی وەرشی لاوان و ڕۆشنبیری سەر بە حکومەتە مادەم سەر بە حکومەتە من بە کاگەواڵ ئەڵێ مەڵم کاگەواڵ ئایا ڕەوایە 7 ساڵە کەسێک 3 پۆست 4 پۆستی هەبێ لە یەک شۆن و لە یەک مەقتعی لیژنەی ئۆلۆمپی وەزارەتی وەرش و لاوانە و
ڕازەکە خۆتان نەزانن بە بەرچاو خۆتانەوە وای لێ هاتووە ئەمڕۆ تەواو کەس تۆتە ئاستێکی زۆر نزمەوە من داواکارم لە کاگەڤاڵ وەکو ڕێسی وحدەیداری شارێک بتوانێت بێت ئەم وەرزشکارانە کۆ بکاتەوە بزانێ مەعاناتیان چییە داواکاریەکان چییە بۆ گۆڕانی وەرزش لە کۆتا قسەیەوە بەم جوانە کۆیانەکەیتەوە بزان داواکاریان لەبەری هەموو داواکاریەکانم جێبەجێ کردوون خۆیان ناگان لە خۆیان لە کڕینی پاسەوە لە چوونی هەچ فیرقەیە بۆ دەرەوە هەر فیرقەیە چوەتە دەرەوە ئێمە هاوکاریمان کردو مەدالیای زێڕیان بۆ سلێمانی هێناوەتەوە لە تێنسا لە بالەیە لە کەمالێستامە لە ڕەفلەسقالە لە ڕاکردنە لە تێنسی عەرزیە لە فوتبۆڵێنە یەک سێکتەرمان پێ بڵێن ڕوویان لە ئێمە نابێ کە ئەویش وەکو ڕێکخراوەکان هەرچی خۆیانە وەرزشەوان پاراباتەوە بە بەرازیل نەک من پارەی بەمێ بچە لە بەرازیل یاری بکە ئەوە ئیشی ئەوان نابێ سلێمانی دەوڵەمەندکەن نەک من بێم لە ڕێی حکومەتەوە وەرزشەوان دەوڵەمەندکەم بۆ ئەوەی بۆ میتۆدە بیرەکاتەوە ئێمە هیچ هاوکاری ناکەین بەڵام ئەوانەی ڕاضەی فعلیەکەن خەریکی پۆست و پلەپایەنین هەمویانمان هاوکاری کردووە من ئەتوانم بە لیست هەمویانتان پیشان بن باشە دکتۆر کۆمەڵێک بەڕێز لە فەیسبوک ڕابەر خالی سەفین ڕەسوول ئاسیا کاکە محەممەد نەجم حسێن کەریم عەبدوڵڵا کوێستانی بروس بەختیار زۆری تریش کۆمەڵێک پرسیاریان کردو زۆر بە کورتی وەڵام بیتەوە یەکێک لەو پرسیارانە ئەوەی ئەڵێ یەکێک لە جوانترین شوێنەکانی سلێمانی سەوڵەکەیە ئێستا وەکو شانبەشانی پیاوان خانمانی ژێن لێرە ئەڵێ تەوالێتێکی گشتیتیان نییە بڵێ لەبەرەوەی ئەوەی ئێمە ئەم شوێنەی کە کراوە ئەبێ ڕێک بخرێتەوە ئەبێ بە شێوازێ ڕێ بخرێتەوە پشێ بۆ ئیشەی کە تایە کرێ ئەمەی کە تۆ ئەیبینی ئەم کورسیانەی کە تۆ ئەیبینی لێرە دانراون هیچیانە لە پەیڕەوی شارەوانیان نە لە سیستەمی ئیشپێکردنان بەڵام لەورەی بارودۆخی ئابووری ئەم وڵاتاوەنە سەختە لە دۆخێکایە تۆ ناتوانانی بەبێ ئەوەی بەدیلێک بی بەم خۆشەویستانە بێیت ئیشەکەشیان لێ بسەنیتەوە ئەمە پێویستی بەڕێخستن هەیە بۆ ئەوەی تێن هەڵمەتێکمان لەگەڵ نەخێر قورس نییە لێکەم ڕۆژی ئەنجومەنی پارێزگامان بە بەرنمەیەکی دوور و درێژ بۆ ڕێخستنی عەرەبانەکان بۆ ڕێخستی ناوشار بۆ ڕێخستی ئەو مەسائلانی کە تۆ ئەیڵی پێداویستی هەموویمان بە بەرنمەیە ئەو نەتێ بە شارەوانیمان وتووە کۆمپانیاشمان هێناوە ئیستا لە گۆڕانی سەرۆکایەتی شارەوانیە ئومێدمان هەیە لە ئایندێکی زۆر نزیکان نەک لێرە لەسەر گۆیژە لەسەر ئەزمەر لە شوێنە گەشتیاریەکان بە هەمانگی لەگەڵ گەشت و گوزار و شارەوانیە جێبەجێ بکرێت لەم شوێنانە شاکرێت چۆنم پاسەوەستاوە تەواڵێتی گەڕۆک دابنی لەو کاتێک قەرەباڵقی هەیە بیکەین نووسیمانە ئەم بەرنامانەمان کردووە لە ڕزگاری و کەلارەوە تا گاتە سلێمانی و ڕانی و قەڵاتزە ئەڵێن کەینە و دابەشەکرێت لە هەمویان ئیسانە و دابەشەکرێت ئەڵێن زۆر خاوەڕوە لەبەرەوەی کەمینەوە تا ئێستا شتێکی وایە سلێمانی دەبن کەیەوە هاتوونەتەنەوە کە مناتم لە چوارا بوو ئەمە دەستکەوتە لە کەلار دابەشەکرێت لە هەڵەبجە دابەشەکرێت لە پێنجۆن دابەشەکرێت لە شارباژێر و لە قەڵاتزێ لە ناو سلێمانیش دابەشەکرێت لەگەل لە شوێنەکانی تر بەم سیستەمە نەوتی سپیە درێ بە خەڵک وڵای گلەیمان تا پرسیارم هەولێر وا 150 مەتری دەستی پێکرد سلێمانی کەی 100 مەترێکە دەست پێەکە 100 مەترێکە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆکردنەوەی لە ساڵی 2013 بەردی بناخەی دانراوە ئەبێ حکومەت بودجەی بۆ خەرجکا بۆی تەواو بکرێ بەڵام ڕێگەکردن گران میلیۆنەوە لە هەولێر پیشان بە ئەزانی بەراوردی شوێن بە پرۆژەیە ناکرێ هەر شوێنێ تایبەتمەندێکی خۆی هەیە سلێمانی ضرورەتی ئیستا 150 مەتری نییە بەڵام ئەبێ 100 مەتری هەبێ ئەبێ 120 مەتری هەبێ بۆیە ضرورەتی شارەوانی و ماستەر ئەگەر هەیە و چەندین کۆبوونەوەی لە ئەنجومەنی وەزیران لەسەر کراوە ومێ دەکەم بە تێپەڕاندنی ئەم قەیرانی ئابووریە دارایی شارەوانی گەشت و گوزار وتی ئەگەر هەیە کۆتایی ئەم ساڵیا بیدایەتی 2019 شتی وایە ئومێدمان زۆرە کە بە زووترین کات دەست پێ بکاتەوە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی زۆر سپاس بۆم دەرفەتە سوپاسی تەواوی ئەو هاوڕێیانە کەم کە عەزیەتیان کێشا مەمنونتانم ماندوو نەبن پاسی یادگار لێرە کۆتایی هات بەڵام هەفتەی داهات و هەفتەکانی دواتریش لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە لە خزمەتان نابین تا پاسی یادگارێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواگەدارتان بن.